خەو بینین بە ئیمتیحان و تاقیکردنەوەوە وا دزانی کە لە ئیمتیحانەکەتدا سەرکەوتوو بووی ئاسان توانیت جواب بدەیەوە، یاخود وا دزانی دەرنەچوو بووی نەدەتوانی وەڵام دەیەوە، قەڵەم و کاغەزەکە دیار نەبوو، هۆڵی تاقیکردنەوەکەت لێون ببوو، نەتزانی چۆن وەڵام دەیەوە. هەموو ئەو خەوانەی کە بە ئیمتیحان و تاقیکردنەوەوە دەمێنرێن بە پشتیوانی خوای پەروەردگار هەوڵ دەدەین لەو ڤیدیۆیەدا بە کورتی باسییان بکەین. بە ناوی خوای بەخشەندە و میهرەبان، درود و سەڵاوات بڕژێ بەسەر گیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و بەسەر گیانی یار و یاوەران و شوێنکەوتوان و ئال و ئەسحابی هەتاوەکو ڕۆژی قیامەت. وەرە با بەیەکەوە باسی ئەو خەوانە بکەین کە تایبەتن بە خەوبینین بە تاقیکردنەوە و ئیمتیحانەوە. بە شێوەیەکی گشتی خەوبینین بە ئیمتیحان و تاقیکردنەوە سێ مانای هەیە. یەکەمیان ئیمتیحان لە خەودا هێمای ئەوەیە کە ئینسان لە ژیانیدا تووشی تاقیکردنەوە دەبێت، جایان لە دینداریدا یاخود لە دنیاداری و ئومور و کاروباری دنیا و خێزانی و هەتاوەکو کۆتایی. دووەمیان خەوبینین بە تاقیکردنەوە هێمای فشارێکی دەرونیە و هێمای قەلەقی و ترسانە لە بەرپرسیارەتی. بە زۆری ئەو کەسانەی کە لە ژیانیان قەلەقن ئەو جۆرە خەوە دەبینن، واتە خەو بە تاقیکردنەوە و ئیمتیحانەوە دەبینن. سێمیان بە شێوازێکی گشتی خەوبینین بە تاقیکردنەوە و ئیمتیحان هێمای ترس و دڵەڕاوکەیە لە داهاتوت. زۆربەی خەڵکی لە داهاتوو دەترسێت و وەداڵغەی بە داهاتوویەوە لێداوە، بۆیە ئەو جۆرە خەوانە دەبینن. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی لە ئیمتیحاندا سەرکەوتوو بووە ئاسان توانی وەڵامداتەوە، ئەو خەوا بە شێوازێکی سەرەکی چوار مانای هەیە. بە کورتی وەرە با پێت بڵێم. یەکەمیان خەوبینین بە ئیمتیحان و تاقیکردنەوە کە تێیدا سەرکەوتوو بێت بە ئاسان وەڵام بدەیەوە، هێمای تێپەڕاندنی ناخۆشی و ناڕەحەتی و گیر و گرفتەکانی ژیانە بە ئیزنی خوای پەروەردگار. ئەگەر خەم و خەفەتت هەیە ئەو خەوە دەبینیت، یاخود کێشە و گیر و گرفتێکی خێزانیت هەیە، دنیاداریت هەیە بە هەر شێوازێکە، ئەو خەوە هێمای ئەوەیە بە پشتیوانی خوای پەروەردگار ئەو ناخۆشی ناڕەحەتیانە تێدەپەڕن، نائومێد مەبە. دووەمیان ئەو خەوە هێمای ئەوەیە بەدەست هێنانی خێر و خۆشیە لە ژیانتدا بە ئیزنی خوای پەروەردگار. سێمیان هێمای ئەوەیە ناخۆشی و ناڕەحەتیەکان کۆتاییان دێت، واتە نزیک بوویتەوە لەوەی کە ناخۆشی و ناڕەحەتی و گیر و گرفتەکانی ژیانت بە ئیزنی خوای پەروەردگار بەرەو کۆتاییە. چوارەمیان ئەو خەوە واتە کەسێک لە خەویدا ببینێت سەرکەوتوو بووە لە ئیمتیحان، دەرچووە دەرەجەیەکی باشی هێناوە، بە ئاسان وەڵامی داوەتەوە، هێمای ئەوەیە ئەو ئامانج و هیوایەتانەی کە هەتە بە ئیزنی خوای پەروەردگار دێتە دی و خوای پەروەردگار بۆت ئاسان دەکات. ئەنجا هیوا و ئاواتەکانیش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت. ئەگەر کەسێکی گەنج ئەو خەوە ببینێ، بێگومان هیوا و ئاواتی گەیشتنە بە هاوسەرگیری و هەروەها ماڵداری و ماڵێکی خۆش و خان و ئیدی هەتاوەکو کۆتایی دەگونجێ بۆ گەنج ئەوە بێت. ئەگەر کەسێکی کار و کەسابەت دەکات، دەوڵەمەندێکە ئەو خەوە ببینێت، بێگومان ئامانجەکەی جیاوازە. کەسێکی خێزاندار ئەو خەوە ببینێت، ئافرەتێکی حامیلە ئەو خەوە ببینێت، ئافرەتێک کە تەلاق دراوە یاخود لە مێردەکەی تۆراوە ئەو خەوە ببینێت، بێگومان ئامانجەکەی جیاوازە. هەر کەسێک ئەو خەوە ببینێت بە ئیزنی خوای پەروەردگار یەکێک لە ماناکانی گەیشتنە بەو هیوایەت و ئامانجانەی کە ئەو کەسە هەیەتی. کۆڕە ئەوە ناخۆشە قسەی خۆمان بێ، وا بزانی لە ئیمتیحان دەرنەچووی، ڕاستی بووی، دەرەجەکانت باش نییە، یاخود ناتوانی وەڵام دەیەوە وەکو پێویست. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی کە لە ئیمتیحانەکەی کەوتووە دەرنەچووە، یاخود دەرەجەکانی باش نییە، یاخود نەیدەتوانی ئیمتیحانەکە وەڵام داتەوە بە هەر هۆکارێک ببێت، ئاو خەوەش چوار مانای هەیە. یەکەمیان ئەو خەوە هێمای ئەوەیە کە ئەو کەسە ترسی هەیە لە فەشەل و سەرنەگرتنی ئیش و کارەکانی و هەروەها لە حەل نەبوونی کێشە و گرفتەکانی، واتە ترسی هەیە لە فەشەل. دووەمیان ئەو خەوە هێمای ئەوەیە ئەو کەسە ترس و قەلەقی هەیە لە کێشەکانی لە داهاتوودا، کێشەکانی بەرەو کوێ دەڕۆن، حەل نابن، ئەرێ دەبێت چۆن بێ، ژیانی گرفتی کێشە و گرفتەکانی ئیدی بە هەر شێواز ئەو کەسە قەلەقی هەیە لە کێشەکانی بۆ داهاتوو. سێمیان بۆ هەندێک کەس هەندێک جار ئەو خەوە هێمای ئەوەیە کە لەگەڵ خوای گەورەدا پەیوەندی باش نییە، ڕۆژێک دێ
تاقی دەکرێەوە ئیمتیحان دەکرێت ئەگەر لە دنیادا دەرفەتی هەڵسانەوەت هەیە بەڵام کە مردی دەرفەتی هەڵسانەوەت لە دەست دەچێت وریا بە بەر لەوەی ئیمتیحانی قیامەت بێ لە دنیا بە خۆت داوەرەوە و ئەگەر کەم و کوڕیەکت هەیە وازی لێبێنە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار واتە بۆ هەندێک کەس ئەو خەوا دەگونجێت پەیوەندی باش نەبێ لەگەڵ خوای پەروەردگار ئاگادار دەکاتەوە خوای گەورە سوپاسی خوای گەورە بکە ڕۆژێک دێ ئیمتیحان دەکرێت لە قیامەت وەریای ئیمتیحانی قیامەت بکە لە دنیادا بکەوی دەوری دووەم هەیە ساڵێکی تر هەیە بەڵام لە قیامەت دەوری دووەم نییە وەریای ئیمتیحانی قیامەت بە چوارەم ئەو خەوا هەندێک جار بۆ هەندێک کەس ئاگادارکردنەوەیە بۆ ئەوەی کە باشتر خۆی ئامادەکات بۆ سەرکەوتن بەسەر کێشە و گیر و گرفتەکانیدا خۆت ئامادەکە خۆت بەهێزکە پشت بەخوای پەروەردگار ببەستە مەترسە چاک خۆت ئامادەکە چونکە ژیان یعنی ناخۆشی و ناڕەحەتی قیامەت یعنی حەسانەوە دنیا پڕیەتی لە کێشە و گیر و گرفت بەڵام قیامەت شوێنی ئیسراحەتە کەواتە خۆت وریابە خۆت ئامادەکە و خۆت بەهێزکە بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ کێشە و گرفتەکانی دنیا بۆ ئەوەی لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا دان بە خۆت دابگری بتوانی دان بە خۆت دابگری ئەجر و پاداشتت هەیە لە لای خوای پەروەردگار کاتێکش کە تووشی خۆشی و ناز و نیعمەت دەبی دەی وەختێک سوپاسی خوای گەورە دەکەی شوکری خوای گەورە دەکەی لەسەر ئەوەش پاداش وەردەگریت ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی لە ئیمتیحان دوا کەوتووە یاخود کاغەز و قەڵەمی ئیمتیحانەکەی ون کردووە قاعی ئیمتیحانی ون کردووە هەر لە خۆیەوە ناتوانی وەڵام داتەوە دوا کەوتووە لە ئیمتیحانەکەی ئاو خەوەش دوو مانای سەرەکی هەیە یەکەمیان ئەو خەوە هێمای ئەوەیە کە ئەو کەسە دەرفەتێکی گرنگی لە ژیانی لەدەست داوە دڵی ناڕەحەتە بۆی ئەو خەوە دەبینێت دووەمیان هێمای ئەوەیە ئەو کەسە پەشیمانە لە کاروبارێکی کە لە دەستی چووە و تێپەڕیوە تازە بۆیە تووشی ئاو خەوە دەبێت ئەگەر لە ئیمتیحانەکەتدا دڵخۆش بوویت بە دڵخۆشی وەڵامت دایەوە هەست بە خۆشحاڵی و هەست بە ئاسوودەیی کرد ئەو خەوە زۆر باشە ئەو تاقیکردنەوە ئیمتیحانەش زۆر باشە سوپاسی خوای پەروەردگار بکە بەڵام ئەگەر بە پێچەوانەوە خەمبار بێت ناڕەحەت بێت ئیمتیحانەکە لەسەر قورس بێت قەلەق بی لە ئیمتیحانەکەتدا ئەوە ماناکەی بە پێچەوانەیە واتە ئەو مانایە باش نییە پێچەوانەی ئەو خەوەیە کە دڵخۆش بی و ئاسوودەبی لە تاقیکردنەوەکەتدا بەڵام بە هەر شێوازێک خەوەکەت بینی نائومێد مەبە و تووشی گرفت و کێشە و قەلەقی مەبە چونکە خەو ئەوە نییە کە ئینسان پێی تووشی قەلەقی و ناڕەحەتی بێت بەگشتی کە ئینسانەکان خەو دەبینن بۆ چەند مانایەکە یەکەمیان بۆ ئەوەیە کە تۆ خەونێکی خۆشت بینی هەروەکو لە فەرمایشتی پێغەمبەری هاتووە صلی الله علیه وسلم پێی دڵخۆش بێت ئامانجی خەوبینین یەکەم ئەگەر خەونێکی خۆشت بینی ئەوەیە کە پێی دڵخۆش بی حەمد و سەنای سپاسی خوای پەروەردگاری خۆشت بکە کە ئەو مژدەی نیشان داوی چونکە وەکو لە فەرمایشتی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم وحی نەماوە لە سەرزەوی لە دوای محەممەد صلی الله عليه وسلم بەشێک لە ئیلهامی دڵ کە دەیبینیت یاخود بەشێک لەو خەوەی کە دەیبینیت بەشێکە لە وحی و پێغەمبەرایەتی ئاو خەونە خۆشانەیە کە من و تۆ خەڵک دەیبینێت کەواتە خەونێکی خۆشت بینی پێی دڵخۆش بە دووەم ئەگەر خەونێکی ناخۆشت بینی کە ئاگادار کراویتەوە بەخۆت داوەرەوە ئەگەر کەم و کڕیەکت لە ژیاندا هەیە کار و کردەوەیەکی خراپت هەیە گوناه و تاوانێکت هەیە دەست لە حەرامێکدایە دێکاکە تۆ بە بکە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار ئەگەر بەو هەموو ئاەت و فەرمایشت و وتاری مامۆستایانە ناگەڕێەوە دەی ئەگەر خەوێکی ئاوات بینی بەخۆت داوەرەوە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار سوپاسی خوا بکە کە ئەو خەوەی نیشان داوی بۆ ئەوەی کە بگەڕێەوە چەندین کەس لە ڕێی بینینی خەوێکەوە تەوبەی کردووە و گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار وەختێکە ئاگادار کراوەتەوە دەی تۆش کە لە خەوەکەتدا ئاگادار کرایتەوە پێت وترە ئەو کارەت خراپە واز لەو کارە بێنە ئاماژەی ئەوەی تێدا بوو دەی تۆش حەمد و سەنای خوای پەروەردگار بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار ئەگەر خەوێکی ترسناکت بینی لە خەودا ترساید مەترسە ئەو خەوە لە شەیتانەوەیە سێ جار تفکە بەلای چەپتدا وأعوذ بالله من الشيطان الرجيم بڵێ و پەنا بگرە بە خوای پەروەردگار و هەنا و هاوار بۆ خوای پەروەردگار بەرە ئاەت الکورسی بخوێنە دوایی لەو لاتەنشتەی کە لەسەری خەوتووی لاتەنشتەکەت بگۆڕە بەبێ ترسی لێ بخەوە هیچ نییە بەخوا ئەو خەوە لە شەیتانەوەیە و شەیتانیش دژمنی ئینسانە دەیەوێت تووشی گرفت و کێشە و ناخۆشی و ناڕەحەتیت کا و دڵت تەنگ کات و ناڕەحەتت کات هەر نەبێ بترسێنە لە خەوەکەتدا دەی تۆش مەترسە پشت بە خوای پەروەردگار ببەستە
وەختێک کە خەوتی زیکرەکان بخوێنە ئەوە لە هەمووی گرنگترە کاتێک کە دەخەوی بەر لەوەی کە بخەویت تەماشای زیکرەکان کە ئەگەر نازانی لەسەر مۆبایل لە بەرنامەیە هەیە بیخوێنەوە جوان لەسەر جێگای خەوتن پێشەوەی کە بخەویت هەموو دوعا و وێردەکان بخوێنە ئەنجا بخەوە دڵت بەخوای پەروەردگار بسپێرە و پشتت بەخوای پەروەردگار قایم کە لە خەونی ناخۆشیش بە پشتیوانی خوای پەروەردگار ڕزگارت دەبێت ئەگەر خەونی خۆشت بینی سپاسی خوای پەروەردگار بکە ئەگەر ئاگادار کرێەوە لە خەوەکەتدا بە خۆت داوەرەوە کەم و کوڕی و ناخۆشی و یاخۆت با بڵێن شتێکی خراپت هەیە دەستی لێ هەڵگرە و پەشیمان بەوە بگەڕێ و بەلای خوای پەروەردگار ئەگەریش بە خەوەکەت ترسای و ناڕەحەت بووی و قەلق بوویت بزانە ئەو خەوە لە شەیتانەوەیە و هیچ مەترسە و پشت بەخوای پەروەردگار ببەستە و وێرد و دوعاکان بخوێنە بەیزنی خوای پەروەردگار لە هەموو بەڵاو ئافات و موسیبەتێک پارێزراو دەبێت. هیوام ساغ و سەلامەتی هەموو لایەکتانە خوای پەروەردگار هەموو لایەکی بپارێزێت لە خەوی ناخۆش لە هەرچی بەڵاو موسیبەت و گیر و گرفت هەیە و لە شەیطان خوای پەروەردگار پارێزراومان کە و هەموو لایەکمان بە فیردەوسی خۆی شاد کات. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.